پەرلەمانی عێراق هەمواری دووەمی یاسای زیندانیانی سیاسی پەسەند کرد و وەکو چاودێرانیش باسی دەکەن کە ئەم یاسایە ماف و ئیمتیازێکی ئێجگا زۆری بۆ زیندانیانی سیاسی هەیە و بێگومان هەرێمی کوردستانیش دەگرێتەوە بۆ ئەوە بۆیە چاودێرانی ئەو بوارە داوا دەکەن لە حکوومەت و لایەنە پەیوەندیارەکانی هەرێمی کوردستان لەسەری هەڵبن بۆ ئەوەی کە بتوانن زیندانیانی سیاسی کە سوکاری زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان هەمان ئەو ماف ئیمتیازانەی عێراق وەربگن لەسەر و بابەتە. کاک فواد عوسمان و لەگەڵە چاودێری و چالاکوانی بواری زیندانە سیاسەکان کاک فەسڵاو لێبێت پێیان بڵێ ئێوە بۆ ئەم هەموارە چیتان هەیە پێتان وایە چی بکرێت لە دەرەوەی پەرلەمانی عێراق بۆ ئەوەی ئەم یاسایە زیندانیانی سیاسیش لە هەرێمی کوردستان بگرێتەوە سوودمەند تێیدا. سەرەتا ڕێز و حورمەت بۆ بینەرانی کورسات نووزی ڕەنجین و سەنجین هیوای تەمەندرێژی بۆ کارمەندانی دەکەین. سەرەتا دەمەوێت باسی ئەوەی بکەم کە ئەم هەموارە هەمواری دووەمی یاسای دەستگای زیندانیانی سیاسی عێراق هەموارێکی باشە، دەستکەوتی باشی بۆ زیندانیانی سیاسی تێدایە، بەڵام دەبێت ئێمە کار لەسەر ئەوە بکەین چۆن ئەو یاسایە لەگەڵ یاسای مافی امتیازاتی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان دەگونجێنین. ئەگەرنا ئەم یاسایە لە بڕگە 15 مادەی سێم زۆر بەڕوونی باسی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستانی کردووە کە هەموو ماف و امتیازاتێک دەیانگرێتەوە، بەڵام ئەگەر ئێمە کاری لەسەر نەکەین و ئەو هەموو هاوتاکردنەی موچەی زیندانیانی سیاسی و ئەو بربەستانەی کە لە بەردەم هاوتاکردن هەیە لای نەدەین، ئەوە هاوشێوەی یاسای ژمارە 20 قەرەبووکردنەوەی مافی قوربانیانی تیرۆر لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت و تەنها بە حەبر عەلوەرەق دەمینێتەوە. ئەوەش زیندانیانی سیاسی زەرمەندە من تێیدا. بۆیە من پێم وایە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالت کراوانە زوو بێتە سەرخەتکار لەسەر ئەوە بکات کە ئەم بربەستانەی کە هەیە بۆ هاوتاکردنی موچەی زیندانیانی سیاسی و هەم کەسوکاری شەهیدان لەگەڵ عێراق بگونجێنی تاکو ئەو مافانەی لەو یاسایەدا و لە یاساکانی تریشاتووە خەڵکی هەرێمی کوردستان لی بێبەش نەبن. کە تۆ سەر حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان بەڵێ دەبی زوو کاری لەسەر بکرێ، کار لەسەر ئەوە بکرێ ئەو بربەستانە هەیە لا بدرێت. بۆ نمونە بربەستی یاسایی هەیە لە هەرێمی کوردستان بە یاسایەک مافی امتیازاتی زیندانیانی سیاسی دابینکراوە لە عێراق بە یاسایەکی تر، بۆیە دەبێت ئەو یاسایانە یەک بخرێت بە هەر شێوەیەک بێ لێژنەی تایبەتی بۆ پێک بێدرێ ئەو لێژنەیە لێژنەی پسپۆر و شارەزا بن تاکو لەگەڵ بەغدا لەگەڵ دەستگای زیندانی سیاسی لە باسۆت کە دەوێت بە یاسا گونجاندنی بۆ بکرێت. ئەو یاسای چیە پێت باشە بیکە؟ پەرلەمانی کوردستان ئەو دەسەڵاتی هەیە کە لێژن پێبێنێت و هەمواری ئەو یاسای بکات و لەگەڵ پەرلەمانی عێراق گونجاندنی بکات؟ بەداخەوە تاکو ئێستا پەرلەمانی کوردستان دەست بەکار نەبووە. پەرلەمانی کوردستان بە پێی دەستوری عێراقی بە پێی دەستوری هەمیشەی عێراق دەسەڵاتی ئەوەی هەیە بڕیار لەسەوەی بدات ئەم یاسایانەی لەگەڵ هەرێمی کوردستان دەگونجێ کاری پێ بکریان کاری پێنەکرێ. بۆیە پەرلەمانی کوردستان هیوا دەخوازین بە زووترین کات دەست بەکار بێ تاکو کار لەسەر ئەم بابەتە بکە و ئەم بربەستانەی یاسایی و ئیداری هەیە لایدا تاکو ئەم یاسای هەمواری دووەمی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان کاری پێ بکرێ و سوودمەندی سەرەکیش لەم بابەتە زیندانیانی سیاسیە لەبەرەوەی تەبعاتی دارایی باشی تێدایە بۆ زیندانیانی سیاسی، زیادبوونی موچەیە، امتیازاتی ترە، تەنانەت لە هەرێمی کوردستان ماوەی سوودمەندبوون لە منحەی زیندانیانی سیاسی 10 ساڵە، لە عێراق 25 ساڵە لەو لایەنەشەوە زیندانیانی سیاسی سوودمەند دەبن. بەجێرەی ئامارەکانی کە لە وەزارەتی شەهیدان هەیە نزیکەی 40,000 زیندانی سیاسی کاریان بۆ کراوە، بەڵام لەو 40,000 نزیکەی 25,000یان دۆسیەکانیان ڕاست کراوەتەوە. بەڵام دەمەوێت شتێکی دی لێرە بڵێم، مەجموعەک زیندانی سیاسیان چەند
کەیسێکی زیندانی سیاسی یان چەند وەزبەیەکی کەیسی زیندانی سیاسی لە عێراق لە سەرەتاکان پشتڕاست کرابوونەوە بابەتەکانیان و هیچ گرفتێکیان نابی لە داهاتوودا ئەگەر موچەکانیان هەموار ئەوە هاوتا بکرێت لەگە عێراق دەکرێت کار لەسەر ئەوانی تر بکرێت کە لە عێراق مەلەفەکانیان یان دۆسیەکانیان پشتڕاز نەکراوەتەوە یان ئەوانش کە کاری یاساییان تەواو کردووەکو زیندانی سیاسی بەڵام بەهۆی ئەو باودۆخەی کە لە دوای کۆرۆنە و لە دوای شەڕی داعش هاتەکایەوە مامەڵەکانیان ڕاهی نەکرا و لەبەر تەبیعاتی دارایی لە ئەنجومەنی وەزیران ماوەتەوە و ئاراستەی وەزارەتی دارایی نەکرا تاکو من حیان ببەسترێ ئەوانش دەکرێت سوودمەند بن. بەزانەکان فات عوسمان چالاکان چالاکوانی بواری زیندانە سیاسەکان لە هەرێمی کوردستان ئاکان سارە دەگەڕێم وڵاتان ئەمە گرنگجی هەمارکردنەوەی دووەمی یاسای زیندانە سیاسەکانی پەرلەمانی عێراق کە وەکوتن لە مای ڕابردوو هەمار کراوە ڕێکخراوەکان چالاکوانان چاودێران پێیانوە دەبێت حکوومەتی هەرێم و لایەنە سیاسەکان لایەنەکانی تایبەتمەند بە بەو بوارە بەکاریخواان هەستن تاوەکو زیندانیانی سیاسیش لە هەرێمی کوردستان کە نزیکەی 40,000 کەس دەبێت سوودمەند بن لەم هەموارە. بەڵێ گەیلان زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانە.